پێمان خۆش بوو ئەو کارە جوانانەی ژنان لە خانەکان و لە ماڵی داڵدەدانا کە ئەرکومانبوونێکی زۆریان کێشاوە بخینە بەر چاوی خەڵک کە بڵێن کە ژنانی ئێمەش هەن و ژنانی ئێمە کاری زۆر جوانەکەن و ئەمە سەلمێنەری ئەوەیە کە جیاوازی لە نێوان هیچ چینێکدا نییە و هەوڵ و مادووبوونەمان گەیەنێک بە سەرکەوتن. ئەمە لە ڕاستیە خۆشیە بۆ ژیان ئاواتێکە ئەوان بەو دەست و پەنجانەیان کە ئازارێکی زۆریشی بینیوە بەو چاوانەیان کە سێرێکی ئەم دنیاەکەن هێشتا ئاواتێکی تایە کە دایانیشن شەوانە بەو موروانە ئەو ملوانکە و ئەو جلە جوانانە دروست دەکەن هەمووی تۆ ئاوات و ڕنگ و خۆشی و جوانی تیابینی. من دەستخۆشییان لێ یەکەم دەستخۆشی لەسەر پەرشتارانیانەکەم دەستخۆشی لە تاک بە تاکیانەکەم. منوەکو خوێندکارێکی زانکۆ ماوەی چەند ماوەیە کە بێکاری دەستیەکەم و پێم خۆش بۆ ئەمڕۆکە ڕۆژی 8 مارسە ڕۆژی ژنانە ئەم پێشانگای لێرە بکەمەوە تاوەکو هەم خەڵک کارەکانم ببینێ و هەم خۆم بتوانم زیاتر بەرەو پێش بچم. هەمووی ئەکسسوارەتی زیاتر ئەکسسوارەتی سەرجلی کوردیان بۆ کاتی ئاسایی بەکارەهێنرێ و هێلک و شتی چنراویشمان هەیە کە وەکو ئێوە ئەیبینن.